لە سنتەرێک لە ناوچەی باکووری ڕۆژهەڵاتی سووریا لە نزیک شاری قامیشلی نزیک لە سنووری تورکیا دەسەڵاتدارانی کوردی هیوا دەخوازن ئەم سنتەرە یاریدە دەربێت لە ڕێی ئامادەکردنیانەوە ژیانی ئاسایی بۆ ئەو منداڵە تەمەن 18 ساڵانە و گەڕێننەوە ئەوانەی بە ئایدۆلۆژیای گروپی دەوڵەتی ئیسلامی گۆش کراون. هدفه هو إعادة تأهيل ئامانجی سنتەرەکە سەرپێخستنەوە یان ڕاهێنانەوەی ئەو منداڵانن کە لە نێو سنتەرەکاندا ئەوەی بە سنتەری ئۆرکێش بۆ ئامادەکردنەوەی منداڵان دەناسرێت. ئەم پرۆژەیە لە دوو بەشی سەرەکی پێک دێت کە بەشی پشگیری دەرونی و هەروەها بەشی خوێندن و فێرکاریە. پتر لە 50 منداڵ کە تەمەنیان لە نێوان 11 بۆ 17 ساڵانەیە ژمارەیەکیان لەگەڵ باوانیان لە بریتانیا و فەڕەنسا و ئاڵمانیا یان ئەمریکاوە هاتوون. ئەم سنتەرەی 6 مانگ لەمەوە بەرکرایەوە یەکەم ناوەندە کە هەوڵی سەرپێخستنەوەی کوڕانی بیانی دەدات لە ناوچەی باکووری ڕۆژهەڵاتی سووریا ئەوەی لەژێر دەسەڵاتی کوردیدایە لەو ناوچەیە کە بەندیخانەکان و کەمپەکان پڕن لە هەزاران لە کەسوکاری گروپی دەوڵەتی ئیسلامی لە پتر لە 60 وڵاتەوە. هلا الهدف البعيد ئامانجی درێژخایان لە پرۆژەکەمان ئامادەکردنی ئەو دەست بە سەردا گیراوانەیە هەتا بتوانن لەگەڵ کەسانی دیکە بگونجێن و لەگەڵ کۆمەلگاکان تێکەڵ ببن دوای ئەوەی ڕادەستی وڵاتەکانیان دەکرێنەوە. ژمارەیەک لەو کوڕانە کە وا یاری لە یەکێک لە ژوورەکاندا بۆ کات بەسەربردن دەکەن هەر کاتێک ئەو کوڕانە بوونە 18 ساڵان پێویستیان بە پرۆگرامێکی دیکەی ڕاهێنانەوە دەبێت بۆ ئەوەی وڵاتەکانیان وەریان بگرنەوە. بطبيعة الحال إذا عم لاقي فرق بەدڵنیاییەوە ئێمە گۆڕانێک بەدی دەکەین. ناتوانم بڵێم گۆڕانێک لەو کۆڕانەدا لە ماوەی شەو ڕۆژێکدا دەبینین بەڵکو بە قۆناغ گۆڕانکاریەکە تیایاندا ڕوودەدات. یەکەم هەفتە وەک دووەم هەفتە نییە و دووەم هەفتەش وەک سێم هەفتە نییە. منداڵانی جیهادیەکان ئەوانەی لە سنتەرێک لە ناوچەی باکووری ڕۆژهەڵاتی سووریا وا یاری تۆپی پێ دەکەن دەسەڵاتدارانی خۆسەری کوردی هەوڵ دەدەن ئایدۆلۆژیای گروپی دەوڵەتی ئیسلامی لە مێشکیاندا نەهێڵن. في فرق مثلا بنلاقي في ناس جیاوازی لە نێوانیاندا هەیە. هەندێکیان کاتێک بۆ یەکەم جار دەگەنە ئێرە نازانن چۆن مامەڵەمان بە چاو لەگەڵدا بکەن بەڵام دواتر فێر دەبن. هاوکات ژمارەیەکیان تێکەڵ بە هاوڕەکانیان نەدەبوون بەڵام پاشان کەوتنە قسەکردن لەگەڵ یەکتری و ڕوانگەی خۆیان دەردەبڕی. هەر بۆیە دەڵێن بەڵێ گۆڕان تیایاندا بەدی دەکەین بەڵام بە قۆناغ. هێزەکان بەڕابەرایەتی کوردی و پشتیوانیکردنی هاوبەندی بەڕابەرایەتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا پێشەنگی شەڕیان دژ بە داعش لە سووریا کرد و ئەو گروپیان لە دوا قەڵاو بنکەیان لە سووریا لە ساڵی 2019 و دەرنا. نحن لا نرغب بوجود الأطفال. ئێمە نامانەوێت ئەم منداڵانە بە شێوەیەکی هەمیشەیی لە سنتەرەکاندا بمێننەوە بەڵام بەڕاستی هەوڵە دیپلۆماتیەکان سستن. هەر بۆیە پێمان وایە کە دامەزراندنی سنتەرێکی نوێ بەم شێوازە زۆر باشترە. لە ئێستادا کاتێک باز لە ڕاهێنانەوەی منداڵان دەکەین ئێمە تەنها باز لە 100 یان 200 منداڵ ناکەین. منداڵانی زۆر هەن کە پێویستیان بە سەرپێخستنەوە هەیە ئەوەش لە ڕووی استراتێژیەوە کارێکی باشە. بەدەیان هەزار لە نێویاندا کەسوکاری جیهادیە گومانلێکراوەکان دەست بەسەر کراون لەو کاتەوەی کەمپی ئەلهۆل و ڕۆژ لە ژێر دەسەڵاتی کوردیدان لەوانە نزیکەی 10,000 کەسانی بیانی تەنها لە کەمپی ئەلهۆڵدا ژیان بەسەر دەبن. سمکۆ عەزیز دەنگی ئەمریکا.